جه دنگ امریکا ل واشنطن پایتختم خلک نویا برنامه کرد کنکشن یا اوای کی زندی لسر کانال ان ار تی و پلتفرم دنگ امریکا ته بلاف کرن جو بینر هجرا پیشکش دکن سلاو رزه من صالح دمیجر لای منی شەوە هێرو زەنگەنام کاتتان باش لەم بەرنامەیەدا چەندین بابەتتان پێشکەش دەکرێت لەوانەدا مشتومڕ لە ئەمریکا لەسەر سنووردارکردنی یاسای چەک هەڵگرتن سیاسەتەکانی ئەمریکا لە مەڕچین و کێشەی کەمبوونی شیری وشکی منداڵان. سەرۆک جۆ بایدن ڕۆژی شەمە لە زانکۆی دێلەوەر کە خۆی دەرچووی ئەو زانکۆیە بە دەرچوانی زانکۆی گوت ئێستا کاتی ئێوەیە لە کاتێکدا کە هانی گەنجەکانی ئەمریکایدا یارمەتی وڵاتەکە بدەن بەردەوام بن لەسەر پرینسیپەکانی. لە دەمی وتارەکەیدا بۆ زیاتر لە 6,000 دەرچوانی ئەو زانکۆیە بایدن دڵگرانی دەربڕی لە مردابەشبوون و ڕق و کینە لە وڵاتەدا. سەرۆک بایدن بە دەرچوانی گوت بیرتان بمێنێت کە دیموکراسی کارێکی مرۆییە ئەو گوتی ئێمە زۆر شتی باش دەکەین بەڵام هەندێک جار کەم و کورتیمان هەیە ئەمە ڕاستیەکەیە لە ژیانماندا لە ژیانی وڵاتەکەدا سەرڕای ئەوەش دیموکراسی وا دەکات پێشکەوتنەکان ئەنجام بدرێن پێشکەوتنیش لە کاتێکدا دەبێت کە ئێمە وەکو دژمن نەڕوانینە یەکتر بەڵکو وەکو دراوسێ لە یەکتر بڕوانین. سەرۆک بایدن هەروەها باسی لە ڕەشەکوژیەکەی ئەم دوایانەی قوتابخانەیەکی سەرەتایی شاری یۆڤالدی تێکساس کرد کە تیایدا 19 منداڵ و 2 مامۆستا گیانیان لەدەستدا و هێرشەکەی 14 مانگی 5 کە بەهۆی هێرشێکی نژادپەرستی لە قەڵەمدراوە و بەهۆیەوە 10 کەس لە بازارێکی شاری بەفەڵۆی نیویۆرک کوژران. روجا شەمیە ڕۆث ویتفیلد یا 86 ساڵی و داویترین قوربانین ئێریشا نژادپەرستە چەکدار لەسەر بازارەکە بۆفالۆیە هاتە بناخکردن و بناخکردناوێ بۆ بانگێکێ ji بۆ بەداویئانینا نەفرەت و توندیە. جیگرا سەرۆکی ئەمریکا کاملا هەرس لە دێرا ماونت ئۆلیڤ باپتست یا بۆفالۆیە ئاخافتنەکە شینێ پێشکەش کرد و گوت کو ئەو دەمەکە کو هەمی مرۆڤên باش ڕاوەستن لە دژی ئێریشên ku hatine kirin li bazara Taps Friendly li dibistana seretayî Rab li Texasê û gulebaranên din. Whitfield roja 14 gulanê di hundirê bazara Taps Friendly de bû piştî ku çûbû serdana mêrê xwe yê 68 salî dema çekdarekî 18 salî ji hêla polîs ve wekû Python Gendron tê nasîn gulebaran kir. Wî 13 kes di êrişa ku rayedarên federalî wekû sûcê nefretê lêkolîn dikin de gulebaran kirin. گەورەترین ڕێکخراوی چەکی ئەمریکا ڕۆژی هەینی لە تێکساس کۆنگرێکی ساڵانەی خۆی ئەنجامدا. شوێنی کۆنگرەکە کەمتر لە 500 کیلۆمتر لەو قوتابخانە سەرەتاییەوە دوورە کە تەنها چەند ڕۆژێک پێشتر 19 منداڵ و 2 مامۆستایان لەلایەن چەکدارێکی تەمەن 18 ساڵەوە بە چەکی ئۆتۆماتیکی کوژران. ئەمە بریتیە لە کۆنفرانسی ساڵانەی ڕێکخراوی نیشتیمانی چەک لە ئەمریکا کە ڕۆژی هەینی لە ویلایەتی تەکساس دەستی پێکرد و پێشبینی دەکرێت زیاتر لە 50,000 ئەندام بەشدار بن تێیدا. دوای تەقەکردنەکەی سێشەممەی ڕابردوو لە قوتابخانەیەکی سەرەتایی کە بووە هۆی کوشتنی 19 خوێندکار و 2 مامۆستا ڕێکخراوەکە ڕوبەڕووی ڕخنەی تۆن بۆتەوە بەهۆی ڕۆڵی لە بڵاوکردنەوەی چەک لە ئەمریکادا. بەرپرسانی ڕێکخراوەکە ئیدانەی ڕووداوەکەیان کرد بەڵام ئامادە نەبوون کۆنفرانسەکە دوا بخەن. ئێمە لەگەڵ هاوڵاتیان و ئەمریکاداین بۆ نزاکردن. ئەندامانی ئێمە دایک و باوکن. ئێمە کوڕ و کچ و خۆشەویستمان هەن. تراژیدیای لەم شێوەیە دڵ ئەهەژێنێت و ئازاری لە ڕادە بەدەر دروست دەکات کە خەڵکانێکی زۆر ئێستا پێیدا تێدەپەڕن. ئەمە ڕاز نییە، نابێت هەرگیز ڕوو بداتەوە. دوای ڕەشەکوژیەکەی قوتابخانەی سەرەتایی شاری یوڤالدی سەرۆک بایدن داوای کرد یاساکانی چەک تونتر بکرێن بۆ ڕێگەگرتن لە ڕووداوێکی تری هاوشێوە. ئەم کۆمپانیا بەرهەمهێنەرانەی چەک بۆ ماوەی 2 دەیە بە توندی خەریکی بازار دروستکردن بۆ چەکی هێرشکار کە قازانجێکی زۆریان بۆ دەسەبەرەکات. بۆ خاتری خوا پێویستە ئازایەتی ئەومان هەبێت کە بەڕووی ئەم پیشەسازیە بوەستینەوە. سەرۆکی پێشووی ئەمریکا دۆناڵد ترامپ کە بەشداری کۆنفرانسەکە بوو ڕخنەی لە هەڵوێستەکەی بایدن گرت. ئەو شێوازی قسەکردە وڵات دابش دەکات و ترسناکە لە هەمووی گرنگتر هەڵەیە
جێگەی نابێتەوە لە سیاسەتی ئەمریکادا. وەک هەمیشە دوای ڕوودانی تراژیدای لەو شێوەیە ئەو سیاسەت و ڕەشێنانەی کە چەپەکان داوایان دەکەن هیچ ڕۆڵێکیان نابێت لە ڕێگەگرتن لەو ڕووداوە تۆقێنەرەی کە ڕوویدا. یەکێک لەو یاسایانەی کە ئێستا وتوێژی لەسەر دەکرێت بۆ سنووردارکردنی چەک بریتیە لە دووبارە قەدەغەکردنەوەی جۆرەکانی چەکی هێرش بردن. بۆ نمونە ئەو چەکەی کە لە قوتابخانەکەی شاری یوڤالدی بەکارهات. تێد کروس سیناتۆری کۆماری لە ویلایەتی تەکساس دیموکراتەکانی بەوە تۆمەتبار کرد کە گوایە ڕووداوەکانی تەقەکردن دەقۆزنەوە بۆ بەرژەوەندی سیاسی. زۆر ئاسانترە کە هێرش بکەیتە سەر نەیارە سیاسیەکان و داوا بکەیت کە هاوڵاتانی بەرپرسیار دەستبەرداری مافە دەستوریەکانیان ببن لە بەری ئەوەی کە لێکۆڵێنەوە بکەیت لەسەر ئەو نەخۆشیە کەلتوریانەی کە دەبنە هۆی سەرهەڵدانی ڕووداوی پێیزەوان. لە دەرەوەی ئەو هۆڵی کە کۆنفرانسەکەی تێدا بەڕێوە چوو چەندین ڕێکخرا و چالاکوان ناڕزاییان دەربڕی. هەست بە سوکایەتی دەکەم کە دەرگای شارەکەمان کردوتەوە بە خێراتنی ئەو خەڵکانە دەکەین کە پارە دابین دەکەن بۆ بەرەمهێنەرانی چەک و ئەو سیاسیانەی کە زیاتر خۆیان بە قەرزارداری ئەوان دەزانن نەک ئێمە. لە کۆنفرانسەکەی ڕێکخراوی نیشتیمانی چەک هەزاران جۆری چەک و تەقەمەنی نمایش دەکرێن. لە هەمان کاتدا تاوتوێی ڕێوشوێنەکان دەکرێت بۆ سەرخستنی ئەو کاندیدە سیاسیانەی کە پشگیری لە مافی بەکارهێنانی چەک دەکەن. بۆ سکات ستێرن لە هیوستن، ڕێکار حسێن، دەنگی ئەمریکا. خەڵکی باژارێ یوڤالدیە تێکساسێ هێنجی بە ئەنجاما گولەبارانە ڕۆژە سێشەمێ کە 19 خوێندەکارین زارۆک و 2 مامۆستا کوشتن را ڕوبەڕوو دمینن. مایک ئۆسەلیڤن دەنگی ئەمریکا ڕادگهینە کە جیران دێر و ڕێخستنên خێرخوازیە دە ئێشا ماڵباتên قوربانیاندا دبن ئالیکار. مامۆستایەکە خواندنگەها ڕاپیا سەرەتاییە خەمبارش بەشدەستدانا خوێندکارن خۆ کو هەمی بووینە قوربانیên هێرشێکا تەقەکردنش لای چەکدارێکی گەنج بە هەم هەواڵ و هەم خەلکی بیانی سەرسەخیە لێدگەن دیگەل واندا قەشەیە کەنیسێ یا گوتبەرێدا ئەندامên وێجی ژیانە خوش دەستدا بوون. باندۆر سێ ماڵباتان بوون divê komkujiyê de sê zarok mirin û em gelek pê diêşin. Wî got baweriya wan û cîranên wan divê karestatê da harî wan dikin. Wevî zelamî devê teqekirina bêwateda neviye xweş dest da. Dîsan heval û kesên biyanî piştgiriyê didin wan digel wan da qeşeyeka ci San Antonio. Çi gotin nînin bêjîne kesê ev e gelek ya biêşe û gelek bixeme. Çend peyamên dil aramker û xwarin ji lay xêrxwaziya World Central Kitchen betêne pêşkêşkirin ku seredana wan cihatgen yên karesadên komalgehê lerî den. Wefsayên aramker û yên çareseriyê ji wîlayetên dîînayne ji her du rêkxistinên xêrxwaziyê Kenîseya Lawrence û Crisis Response Canines. Efsaya seredana birîndarên nexweşxaneyan her wisa harîkariyê li her cihekê pêdivî bîdgen. Sayên me aramiyê dabîn dikin û harî mirovan dike da ku fişara wan ya xînê bête xwarê û ew bo mirovan weke çareseriyeka derûnî ne dema ku ew di nav nexweşiyeke mezin a bi vî rengî derbas dibin. Ev mamoste ji peymangeha zimaniya Wezareta Berevaniyê li bingeha hêzên asmaniya Lakeland de ku harîkariya serbazên biyanî dikin bû başkirina Englîziya xwe. Xwendekarên wê navneteweyî daxwaz jêkir ku bihêne vêrê. Wan tenê divêt peyamekê bigehînin ku ew tigel bajarê Yuwaldî ne û sersaxiyê lê dikin û beşdarî xema wan dibin. Hemî piştgiriya xwe tene wan malbatên xweş diviyên xweş destdayîn û beşdarî xema wan bin. سەبارەت بە مشتومڕەکانی ئەمریکا لەسەر پرسی توندکردنی یاسای چەک دەچینە لای هاوکارمان بەڵێن ساڵح. بەڵێن ئەم کاتت باش ماندوو نەبیت؟ سپاس. بەڵێن هەر لە پاش تەقەکردنە هەڕەمەکیەکەی ئەم دواییانە لە ئەمریکا جارێکی تر بابەتی توندکردنی یاسای چەک هاتۆتەوە بەرباس. سەرۆک بایدنیش لە میانەی وتارەکەی دوێنێ لە زانکۆی دێلەوەر جارێکی تر باسی لەوە کردەوە. دەزانینم بابەتە بابەتێکی هەستیارە لە ئەمریکا و ئایا ئەندامانی کۆنگرێس لەم بارەیەوە چیەڵێن؟ هێرۆ یەکەم خەڵکە گرنگە ڕاستە دیموکراتەکان لە ئێستادا زۆرینەیەکی سادەن لە ناو سیناتی ئەمریکادا بەڵام بیرمان نەچێتەوە بۆ پەسەندکردنی ئەو بەرنووسویە ئەو پێشنیازانەی کە دەکرێن لە سیناتدا پێویست بە 6 دەنگ هەیە. ئەڵبەتە واتە 10 دەنگی زیاتر
لەوەی کە دیموکراتەکان هەیەە ئەمەش کارێکە ینی بە ئەستەمدا دەنرێ بخۆ دەزانی جیاوازیەکە ئێجگار زۆرە ینی هەر لەم چەند ڕۆژەی ڕابردوودا چەک شومەر سەرۆکی زۆرینەی دیموکراتەکان لە سیناتدا گوتی ئەتوانین شت بکەین بەڵام ناکرێ ئەمە وەک ئاماژەیەک بە کۆماریەکان کە ئۆپۆزیسیۆنن جیاوازیەکان ئێجگار قاڵبۆتەوە کۆماریەکان هەر قسەکردنێکی دیموکراتەکان لەسەر ئەم بابەتە دەبنەوە دەڵێن ئەمە ڕەهەندی سیاسی هەیە مەبەستی سیاسی لە پشتەوەیە هەر بۆیەشە ئێستا دەبینین زۆرێک لە ڕێبەرانی دیموکرات ینی جەختێکی زۆر دەکەنەوە بۆ هەڵبژاردنەکانی میدتێرم دەنگدەر چەند بتوانێت بچێت دەنگ بدا بۆی دیموکراتەکان ببن بە زۆرینەیەکی ڕەها لە سیناتدا و بتوانن ئەم بەرنووسانە تێپەڕێنن. بەڵێن لە ڕۆژی هەینی ڕێکخراوی نیشتیمانی چەک کۆنفرانسی خۆی لە تێکساس کۆنفرانسی ساڵانی خۆی لە تێکساس بەڕێوە برد و هەمان ئەو ویلایەتەی کە چەند ڕۆژێک پێش ئەوە بەهۆی تەقەکردنە هەڕەمەکێکە لە خوێندنگایەکی سەرەتایی 19 منداڵ و 2 مامۆستای تێدا کوژرا دەکرێت پێمان بڵێ کاردانەوەی خەڵک لەسەر ئەم کۆنفرانسە چۆن بوو؟ کاردانەوەکە لە مەشیاندا لەناو خەڵکدا دوو بەش بوو بەشێکیان پشتیوانیان لە کۆنفرانسەکە دەکرد و ڕێژەیەکی زۆری بەشداربووانی ژەبوو ئالەو کاتەدا وەکتۆ ئاماژە و پێکرد کە ڕووداوێکی زۆر دڵتەزیێن لە ناوستانی تەکساسدا ڕوودەدا و ڕێکخراوی نیشتیمانی چەک دەچێت کۆنفرانسەکەشی لەوێ دەکا ژمارەیەکی زۆر لە بەرپرسانی ئەمریکا بە سەرۆکی پێشووی ئەمریکاشەوە داناڵد ترامپ بەشداری کرد لەو کۆنفرانسەدا بەڵام لەگەڵ ئەوەشدا کاردانەوەی نەرێنیش زۆر بوو بەرامبەر بە کۆنفرانسەکە ئەو خۆپیشاندانانەی لە شارەکان و لە چواردەوری کۆنفرانسەکە دەکرا وتارەکانی میدیای ئەمریکا گلەی و گازەندەی دیموکراتەکان لەوەی کە لەم کاتەدا نەدەبواە ئەو کۆنفرانسە بکرایە ئەمەش جۆرە دابەشبوونێکی تری ناو ڕای گشتی ئەمریکا پیشانەدا لەسەر پرسی چەک. بەڵێن دواپرسیارم وەکو باز دەکەن دەڵێن ئەم ڕێکخراوە ئەم ڕێکخراوی نیشتیمانی چەکە ڕۆڵێکی گرنگ دەبینێ لەوەی کە کێ ئەچێتە کۆنگرێس و کێ دەبن کێن ئەو کەسانی کە دەبن بە ئەندامی کۆنگرێس لەسەر ئەمە چی هەیە؟ ئەوە زۆر ڕاستە هێرۆ ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد ئەنی لای زۆر کەس وایە کە ڕێکخراوی نیشتیمانی چەک بڕیاردەرە لەوەی کە کێ دەچێتە کۆنگرێسەوە کێ دەبێتە ئەندامی کۆنگرێز یان نابێ بەڵام لە ڕاستی داوانیە دوا بڕیار لە لای دەنگدەری ئەمریکاییە دەنگدەری ئەمریکاییش لە ئێستادا وەکو پێشتر باسمان کرد جۆرێک لە دابەشبوونی پێوە دیارە بەڵام دەشێت ئەم جۆرە ڕووداوانە ئەمەی تەکساس ئەوەی بەفەڵۆ لە ستانی نیویۆرک و ڕووداوەکانی تریش ئەمانە هەمووی کاریگەریان هەبێت لەسەر دەنگدەری ئەمریکایی ئەم ڕێکخراوە دەتوانێت پشتیوانی لە ئەندامێکی کۆنگرێس بکە بە تایبەتی ئەوانەی کە لەگەڵ هەبوونی چەکدان لەگەڵ خاوەنددارەتی چەکدان و وەک مافێکی دەستوری خۆیان تەماشای دەکەن بەڵام ئەوەی کە بڕیاردەر بێ پێم وانییە وەکو عەرزم کردی بڕیاردەری دوایی دەنگدەری ئەمریکاییە. بەڵێن بێگومان هەروەکو ئاماژەت پێکرەمە بابەتێکی سوۆر هەستیارە لە ئەمریکا و لە دەستوری ئەمریکادا مافی خاوەنددارێتی چەک بە هاوڵاتیانی ئەمریکا دراوە سپاس دەکەین بەڵێن سپاس بۆ تۆ. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێ باوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. لە کاتێکدا کێشەی کەمبوونەوەی شیری وشکی مناڵان لە ئەمریکادا هەیە بانکی شیری دایکیش دەڵێت لە سەرانسەری ئەمریکاوە داواکاریکی زۆر لەسەر شیری دایکان هەیە. لە کاتێکدا ئەمریکا هەوڵی چڕ دەدات بۆ دابینکردنی خواستێکی گرنگ لەسەر شیری منداڵ کە لە سەرتاسەری وڵات بەرەو کەمبوونەوە چووە. بانکی شیری دایک کە کەوتوتە سەر دەریاچە گەورەکانی ڕۆژئاوای ئەمریکا و بنکەکەی لە ئیلینۆیە بەخشینێکی زۆری بەخۆبینیوە.
بەپی ڕای شارەزای ئەو بوارە ڕێگایەک نییە پێشببینی ئەو گەشەکردنە بکەین کە لە دوای دەستپێکردنی کەمی شیری تۆزەوە بینیمانە. هەموو کەسێک دەزانێت کە دەتوانێت خوێن ببەخشێت بۆ ئەو خێزان و نەخۆشانەی کە پێویستیان پێیەتی. خوێنەکە دەچێتە لای وەرگرێک و جیاوازی لە ژیانی ئەو کەسەدا دروست دەکات. تا ئێستا زۆر کەس لەبارەی بژاردەی بانکی شیرەوە نازانن. ئەو دایکانەی شیری دایکیان لێ زیادە شیرەکەیان بەو بانکانە دەبەخشن بەو هیوایی یارمەتی ئەو دایک و باوکانە بدات کە لە کاتی کەمی شیری دایکدا پێویستیان پێیەتی. ئەم دایکە کە منداڵەکە یان زەمانگە یەکێکە لە بەخشەرەکان. ئەوە شتێکە کە دەتوانم بیکەم. دەزانم هەمومان بە دوای ڕێگایەکدا دەگەڕین کە ئێستا بتوانین یارمەتی کەسانی دیکە بدەین و سوپاس گوزارم کە دەتوانم بیکەم. ڕاگررتنی کۆمپانیای ئابود لابۆراتۆریس گەورە کۆمپانیای دروستکەری شیر لە هەفتەی مانگی دوودا و داخستنی کارخانەکەی لە مشیگان دوای لێکۆڵینەوەیەک هات کە ئیدارەی خۆراک و دەرمانی ئەمریکی پێهێستا بوون کە بووە هۆکاری کەم و کورتی زۆر لە شیری منداڵاندا لە مێژوونێدا. بۆ وەڵامدانەوەی ئەوەش لە مانگەدا بایدن پشتی بە یاسایەک بەست کە دەگەڕێتەوە بۆ سەردەمی شەڕی سارد و پرۆسەکەشی ناوناوە فلای فۆرموڵە بۆ دیاریکردنی شوێنی کەرەستەکان و ڕادەستکردنی. ئەمڕۆ لێرەم بۆ ئەوەی بە دایک و باوکم بڵێم ئێوە تەنیا نین. لە ماوەی ڕابردووی ئەم هەفتەیە لە ویلایەتی ڤێرجینیا خانمی یەکام دکتۆرە جیل بایدن پێشوازی کرد لە دووەمباری فریاگوزاری کە لە ئەوروپاوە گەیشت بوو. ئیدارەی بایدن هەوڵەدات ڕەفا بەتاڵەکان بە 1.5 ملیۆن قوتووی شیری تایبەت بە کۆرپەرە لە جۆری نەستەدا پڕ بکاتەوە. لەلای خۆشیەوە ڕۆبەرت تالیف کۆمسیار لە FDA بەڕێوەبەری خواردن و دەرمان لە ئەمریکا لەم هەفتەیەدا بە یاسادانەرانی ڕاگەاندووە تا مانگی تەمووز دەخایەنێت پێش ئەوەی ڕەفەکانی فرۆشگاکان لەسەر تاسەری وڵاتدا پڕ بکرێتەوە لە کاتێکدا کارگەی ئابۆت بڕیارە دووبارە دەست بە کارەکانی بکاتەوە. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. سەرۆکی ترکیە ڕەجەب تایب ئەردوغان سۆزدایە کۆ ملیۆنێک پەنابەرین سووری ڤەگەرینە لە دەمێکێدا کۆ لە ترکی دژمناهیەک لە دژی پەنابەران زێدە دەبە. هەبوونا پەنابەران لە وەر ji بۆ ئەردوغان بەرپرسیارiyeke سیاسیە lê weko Dorian Jones ji Stenbolê radigihîne plana wî ya ji bo vegerandina penaberên rastî rexneyan tê. نزیکی 4 میلیۆن پەنابەرên سووری نوکەل تورکیەنە ji ber şerê demdirêjê welatê xwe revîne. Nûkel Serokê Tirkiye Recep Tayyip Erdogan dibêjît ku hikûmeta wî dê nêzîkî milyoneka penaberên Sûrî bixwebexşane vegerîn teve Sûriya û sûza drûstkirina 10,000 malên nî detê û dibêjît deve derfeteka jiyanekanî bi wan dabîn ket û dê wî xelkê Sûrî vegerîn teve ewan herêmên ku dibin desthelata leşkerê Tirkiye û serhildayên Sûrî dane dîrî hêzên hikûmeta Sûriya. Lê grûpên penaberan hişyariyê den ku li her cihekî li Sûriyê da ewlehîkê me. Li ba me girtinên û revandina bi zorê hene û kuştina nerevayî. Bi giştî lewazî di ewlehiya me de heye. Dema ku kuştina bi nîşan hebe, wê demê gava mirov ji malên xwe derdikevin, ev nema dizanin wê vegerin malên xwe yan ne û ev tişt li her derê Sûriye tê dubare kirin, bê ciyawazî ka kîjan partî desthilatdariyê li vê derê dike. Erdogan dikevîte bin fişarê ji ber destpêkirina vegerandina milyonehan penaberan ji Tirkiya. Rapirsî wê pêşînyar dikin ku dê ev yeke nerazîbûneka giştî li dijî wî zêde ket. The 61% that agrees or definitely agrees with the fact that a more tougher stance should be. 61 ji sedî evên ku tigervê yekîne ku divêt helvestek dijwartir li hember penaberên Sûrî bêhêgirtin, rasterast ji ber nûçeyên nêyînîne ku penaberên Sûrî bi tawanan ve girê didin. û ji ber têkçûna aborî ez bêjim ku penaberên Sûrî an jî pirsgirêka penaberan dibe mijareka germtir ku hestên mirovan nahên kontrol kirin.
لسالا بوری چند هێرشکەران هێرشکرە سەر هەرێمەکێ لە ئەنقەرە جهێک و هژمارەکە زووریا پەنابەران تێدا دژین. پارچە ڤیدیۆیەک بەڵاو بوو کو تێدا تورکیا پەریشان نیشان دەدات دەمێک و عەرەب وڵاتی بڕێڤەت بن و میدیا جیواکی تژی ببوو ji hestên dijî penaberan. Berî helbijartinên serokatiyên sala bihêt, bahrapitiriya partiyên opozîsyon daxwaza vegerandina penaberan dikin. بێگومان ئەوێ ببتە یەک ji mijarên serekeyên helmetên siyasiyên helbijartinan û ev yek ji xalên herê lawazên hikûmetê ye helbet li gel qeyrana aborî lê partiyên rikeberiyê wê gelek bikar bînin. Nûkiya hêzên ewlekariyên Tirkiye bi şêweyekî rûtînî li wan kesan digerin yên ku iddia dikin ew penaberên yasayî ne û vedgerîn neve. Di heman demda penaber rastîzêdebûna snûrdarkirinan dibin da ku wan vegerîn neve Sûriyê. Lê çend şîrovekar hişyariyê deng ku fişarên bi vî rengî dibine egerê koçberiyeka diya penaberan bû beref Ewropa ve. ئەگەر ئەو هەست بکن ئەو درەوشەکە دجوار دەنە وەکو گۆ di navbera zinar û cihekî dicwar de mane bi taybetî jî dizanin got ew naxwazin vegerin Sûriye çûna ber bi Rojava ve dibe bijarta a bi tenê ya li ber destê Sûriyan gol deverekê bijîn bi rastî jiyaneke baş ewle û bextewar de bijîn. Digel milyonan kesên Sûrî ku çinamaya bibne mijareka jehrawiya siyasî di Tirkiye digel nêzîkbûna helbijartinan gelek ji penaberan berê xwe dene Ewropa. Rasta pêşwazîkirin li wan ya misûgernî ne lê bi tinê takerekeya derkeftinê ye. تەرمی سیاسەتمەداری کورد مامەد زەکی چەلەبی کە لە 17 مانگ لە شاری سلێمانی کوژرا لەناو گەماڕۆی هێزە ئەمنیەکان لە شاری وان بە خاک سپێردرا. عمەری عەبدێکە یەکیش کەسایەتن خویایە باژارێ سەرێکانیەیە نەها ئەو تەوی ماڵباتە خۆی لە باژارێ قامشلۆ بجی بوویە. پشتی عێریشا ترکیای و چەکدارن ڕێکبەریya Sûriyeyên girêdayî wê di cotmeha 2019 de ew tevî malbata xwe ji neçarî derbederî Qamişlo dibe. Dibêje sê caran işte cihên serêkaniyê ji malê xwe derketin. Hege Tirkiye operasyoneke nû pêk bîne dê trajîdiyeke nû bixwere bîne holê. Serêkaniyenî sê cara koçber bû millet. Yani niha gelek ragihandiye di car ne rast e sê car. Cara yekemîn ku Cebhetin Nusra 2012 da salê 2012 ketin bajîr şerê wan û hikûmetê teyareyê lê xist. Duê teyarê de dîsa civatgişî derket. Ev koçberiya Sisiye yeka teyareyî yek awexta Cebhetin Nusra û êrişî YPG kir koçberiya Sisiye Anozdayî ku dagirgehê Tirkiyê ketî îja ketûber hel derket û bû 3 sal hindik ma 3 salê wê biqedin kes ve negeriyayî. Birêz Evdikê di berdewamiya axaftina xwe de balê dikişîne ser rewşa nearamiya serêkaniyê dijîr kontrola Tirkiyeyê got ew sedema nevegeran xelkê wê ye. Diyar dike got li bajarê serêkaniyê Kurd nemane. Tenê beşeke biçûk ji diçecihên wê yên Ereb hene. Ew jî dijêr şert û mercên dijwar de weke derbiderên din yê dervayî wî bajarî dijîn. Serêkaniyê kesê ku niha têda jiyan dikin jiyanek gelek xerab e eman tinê tu qewlê wan biparêzê tinê qewna çetayî carna tiştê talan kirine ser talanê pev dikevin û kuştî jî darin her tişt wek pîdivî civakê tinene û kesê mayî nesek serêkanî sedî sîtî nemayî jinek pêkhatî Ereb mane. Pêkhatî Ereb qismek derketin û ji xwe pêkhatî Xristiyan ve Kurd jî tê nemane yanî. Umer Evdikê bi bawerî destnîşan dike got Amerîka dikare di nêzîkbûna Kurdan û dewleta Tirk de roleke giring bilîze. Lê di heman demê de Birêz Evdikê bi gumane got Bakur û jilatê Sûriyê dipirsın pêşîn yên rêveberiya wî welatî debe. Lê dibe hinekî exlaq û qiyemê pê ban dikin dîmokratî û ew rastî li ber xwedî bandore kanibe nehêle di va sîraa da gel bin niga da becciqê wê ji mesuliyê dîrokî neparastî be yanî.
هجایا بیرخستنه گوش سال 2016 و ترکیه سه اپراسیون لشکری لباکر رجلات سوریه پیکانینه یا هری داوی د اکتبر 2019 د جرناوی اپراسیونا قانیا آشتی گو د انجام اویده هر دو باجارن سری کانیه و گریسپی کنترل کر د هفته یا وی داوی د رایدان ترکیه آمدکاریا انقرایج بو اپراسیون کنو لباکور سوریه رادگهینن نشته جهن قامشلو و بتایبتی کسین در بدری لوی دری دوی مترسیه ده نگو جاره کدن شرکی برفره الهرمی رو بده و باچه لسر کردن سوریه پرگرام به زانا عمر دنگی امریکا قامشلو بینر هجام دعولی بورنت کن دیار شاشیه که تکنیکی چیه بو اف راپورت پیامنیر ما زانا عمر بو هر وقت و تماشا کرد گریدای روشا پنابرین سریکانی لنافچه باکورو رجلات سوریه و گریدایی وی پلان ترکیه دسپیکرنا اپراسیونه که لشکری لباکورو رجلات سوریه تیرا گهاندن ده دمکی دا که ترکیه هر وها پلان دکه میلیونه که پنابرین سوری وگرینه لسیزده نافچه باکور سوریه وان بجه بکه جبو اگاهی بهتر دوی درباره دانا پیامنیر ما لقامش لو زانا عمر به مره دم باش زانا قالوا قامش لو جي دنا وان بلانين تركيا دايا تشج آلية اوبراسيون و و تشج آلية وگراندنا پنابرانده بله دم باش جخوا وگو اوپراسيون تيرا گهاندن وگو رايدان ترك سروك تركيا جيوياد بيجب لسر درجاهية سينوري سوريا بقاس بكراهية 6 كيلومتران تيوا تايا جو قامش لو جي دنا داي لغوري بلانين وان لی تشتکی جدا دروجا ایرو یکشمی در کتولی گو دو بشف جوینه که ارتشا ترکیه لگل گروپین سوریه چکدار یب سروی و لکلیسی پیک هاتبو اف آگاهی روزنامه عربی جدید بلاف کر و جدره کی جوی ارتشا اجتماعی یب سر ترکیه و گوت او اپراسیون هاتی تأجیل کرن درن خستن مجی یکسر تکلیب به نوند راگهاندنا یپکی کر برپرسی راگهاندنا یپکی سیامد علیج بو متکس کرگو او وی یکی باور ناکن او تبی گو دوی هرمی ده لگوری پیمانا سودشی بکشیان لی هزین وان ده آمده باشیه دنه داکو برسفا چه ایریشه که بدن هر حال زانن کو شخواست که پرسید و درباره ده این ترکیه باوا کی فرمی را نگاندی کوان او اپراسیون پاش وقت کریه یان جناف بریه اگر هاتو اپراسیون که وها بو روشا پنابران و هریمی چاو بام زانن بری د اپراسیون بری د خلکی بری خود د علی قامش لوان دبر آن هاوی بری خو بدن کو جخوات يعني مترسيك برمزن دفي آلي ده هي جخوات ده 2019 ده دما تركيا إيريشكر بتري نزيكي 600,000 كاس كوجبر بونج جري سبي وسريكانية بري خدان باجان دن وك حسكي وقامشلو لدي كامبان هاتنا بجيه كرن لحسكي ده هناك دبستان هاتنا بجيه كرن وبحزارة المالبات جي ناب باجار ده وهجمارك جي بري خدان هريما كردستاني الور كوجبر بونه نها اف برستيكرن يعني قالوا وبري خبدن كوفي جاري يعني تراجيديا كي برمزن بترسن جو جيام بكن نخاسم جو او بحصا 6 كيلومتر دكن يعني او سرانسري هريمن دفرين اولاي كردي يجو دكار اللي بيجين براستي تد ارمانجا وي اوبراسيون دي ودا يقدم بحصا 6 كيلومتر دبي وبدا باري باشوري حسكي حتى او دفرجو شانين داعش برلي اكتيفن و پیش پاشاروجا خو نزان انها اف در بدرجي وخلكن دفريجي شخوا برسا جرينج دفي دربر ده او زانا يعني دنافا في سي كيلومتري دا او كامبين بنابران ودناف دجي كامبين كو چکدارو و مالباتن داعش و تحوینن و چقاسی بکون بن باندورا و اپراسیونی گلو ریوبریا خسر و وان کامپان وگو هیزه جه کی دن و وان چکداران آزاد بکه یعنی چارنو سوان و چه به جخوا هگر ام بین بناف بکن یعنی ل هریما دیری که وقت نمونه کامپا روج هایی گو نزیکی بهتری یعنی در دورا 500 مالباتن جزون وزاروكن مالباتن داعشيين همولاتي اوروبي لو دارينه ل دبري بگشتي كرتيجهن جو نزيكي 11000 گرتين داعشي جو دشاري باغوز د خورادس كربون لو دهنه كامبا هوليجي جو دكافي نافچايا حسكيده او هناكي دوري و ارمانجا اوبراسيوني لي يكسر باندور السروي جديك
براستی دویاد یعنی بهتری خو اگرهان جبرویه که حسد دیبیجگو و داعش زندی بک جبرگو هگر ام 2019 بین بیرا خو هولن پرمزن ين رفيج وار كرتيجها تشيبو جبرجو او هناك كرتيجه ايه القامشلو كوچكدار داعش تيدبو راستي توبرانه وجهاتن بله زانا عمر پیامیر مش قامشلو گلک سپاس بودماته ژمارەیەکی زۆری کورد لە سوید بەشدارێکی بەرچاویان لە نێوکای سیاسی وڵاتەدا هەیە. شکری دەمیر ئەندامێکی پارتی لیبرالی سویدیا لەو توێژێکدا لەگەڵ دەنگی ئەمریکا باز لە هەڵوێستی پارتەکەی لەسەر کورد و کۆمەڵگەی کوردی لە سوید دەکات. هاوکارمان دەخیلی شەمۆ لە بەڕێزدمیر دەپرسێت ئایا جیاوازی ئەم پارتە لەگەڵ پارتەکانی تر بۆ دۆزی کورد و کۆمەڵگەی کورد لە سوید چییە؟ بەڕێزدمیر بەم شێوەیە وەڵام دەداتەوە. پرسا گوتودکی پرسێکی ینی چاوا بێژم یعنی بۆ هەر ئینسانێکی لەگۆر بیر و باوریا خۆ و ئیدۆلۆژیا خۆ مرۆجیا کۆ لە پارتیان جودا دەگرێت لەگۆر ئیدۆلۆژیا گۆکا ئەو پارتی چ رێڤەنگ رێبەرتی هیچ خۆ دەبینە ئەم ژێ وەک کورد وەک نەسلێ کورد جیباتە کورد جێ خۆ جودا پارتیان سوێدیا دەبینن بریارە گۆ من چما پارتیا لیبرال هەلبژارد دیبەرگۆ بیر و ڕامانا من سەر ئازادیا شخصی یعنی لیبرالیسمێ هەیە یعنی کەسێک مر نەبێژی کازێ بچاوای ڕوونم رابم فکرم بکەم یاژی نەکەم ئەو بۆ من ینی واتەیەکی گەلێکی پیرۆزە بە وڵساژی مجیا خۆ ناو لیبرالا دیتیە لێ دە هەمان دەمیژێ پارتیا لیبرال پارتێکی یەک جوان سەرەکەیە گۆ پرسا کورد تێدە پرسێکی گرنگە و سنترالە بۆ منژێ ئەو تشت ینی بەهاوێکی گرنگی من ژخوار دیتیە مەرجیوان چنە کو یەک ببە ئەندامێکی چالک دوێ پارتیدا پارتیا لیبرال یعنی وەک ئیدۆلۆژیا خۆشە ینی پارتێک گەلێک ڤەکریە ینی لە گۆر کار و بارن خوێ لە گۆر ژێهەتی بوونا خوێ هەر کەس باوەیەکی ئازاد کارت پێش بکەوێ دنا پارتیامە دە گەلێک کورد جێخۆ دەبینن و ڕێژی لەبەر کووردا ڤەکریە نە تایبەتیش بۆ گوت و کوردی ئەسل کوردیش بۆ هەر کەسی ینی جیبات بۆ هەر شخصی ئەو دەری ڤەکری دی پارتیامەدە لێ بە تایبەتیژی کوردێ مەژی وێ فرسەتێ باوەکی گەلێک باش خواندنە و کارژی ینی تەک گەریانە ئیرۆ حالی حەزر ینی پارتیا مەدە ینی ji parlament و heta ciyê lokal di şaredarya de Kurdeme de gelek asta de çalakin û kursiya pêş jî wergirtin. Başekekî şukrî civaka Kurd li vir çalakam dizanin ji bilî ku endamên partiya hene endamên parleman hene gelkê çalaka. Dibêjî sedemê wê çin e ku Kurd wesa çalak bin li Swîdê û bikevin ciyên giring di partiyê de û heta di parleman de. Keko ana welatên ku em jê hatine yani çi Tirkiye, İran, Iraq, Sûriye be hege ew welat û hukmdariyên wî welatê Kurdan bi azadî bihêştana menê wê tişek ku em xizmeta ji bo wan welatên Ewropa û dikin menê ji bo wan welata jî bikirin kêmasiya wan welatan ew ku rê nadin civata Kurd xwe bidin naskirin û kar bikin yani em hatine sistemekî demokratiyekî wisa ku rê ji bo te didin li gor zanîstiya xwe û hevkariya xwe tu xizmetê bikî bo dewleta xwe ji bo wilo jî yani çi di çapemeniye de di televizyonê de di sporê de siyasetê de neslên du emîn ye Kurda bi rastî jî bi zanîstiya ku ji Kurdrê hatine û ew zehmetiya ku dê bavê me kijandine yani ew azadî tu bidî wî neslê henî wê ew neslê ku îro heye wê ber xwe tije bike û encam jî wê hewayê bûye li Swêd û tiştekî hêjayî û erenî ji bo me. Şukrî Demîr endamê Partiya Liberal lêre li Swîdê em gelkî spasiyet dikin. Gelek spas û kevxweşhal bûm spas. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆراندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن.
تەرمی سیاسەتمەداری کورد مەمەد زەکی چەلەبی کە لە هەفتەی مانگی 5 لە شاری سلێمانی کوژرا لە نێوان گەماڕۆی هێزە ئەمنیەکانی شاریوان بە خاکسپێردرا. پامنێرمان عارف ئەسڵان لەم بارەیەوە زانیاری زیاترمان دەداتێ. پرسا گوتودکی پرسێکی ینی چاوا بێژم یعنی بۆ هەر ئینسانێکی لەگۆر بیرۆ باوریا خۆ و ئیدۆلۆژیا خۆ مرۆجیا خۆ لە پارتیان جودا دەگرێت لەگۆر ئیدۆلۆژیا گۆکا ئەو پارتی چ رێڤەنگ رێبەرتی هیچ خۆ دەبینە ئەمژی وەک کورد وەک نەسلێ کورد. بەڵێ کاک ساڵحەوە لەواچێت دوو جارێ ماوەڵماندا و راپۆرتە بە بینەرانمان بگەێنین بەڵام لەواچێ کێشەیەکی تەکنیکی هەبێ دەرهێنەری بەرنامە ئاگادارمانی کردەوە کە کێشەی تەکنیکیانێ و هەوڵ دەدەن شتەکە چارەسەر بکەن. وا دیارە لە کۆنتترۆل دەبێ بۆمان ببێژن بێستا دوای ئەمە چییە؟ بەڵێ ساڵە هەر هەر لێرەشەوە بە دەرفەت ێزانم کە بینەران ئاگادار بکەینەوە کە هاوکارمان داخلی شەمۆل لە سویدا بۆ ڕووماڵکردنی ئەو کێشەی کە وەکو ئێستا دەزانی کە فینلەندا و سوید دەیانەوێ ببن بە ئەندام لە ناتۆ بەڵام لە لایەکی تریشەوە تورکیا کە دژایەتی ئەندامبوونی ئەم دوو وڵاتاگا لە نێو ناتۆدا هەوڵ دەدات لەوێ کۆمەڵێک بابەت ئامادە بکات. شخوا و مژارێکە بڕاستی گەرمەن هاان وەکتە گوت لە جەم هەردوو وڵاتان بۆ ناتۆیە و هەروەها ژاریە ترکیە بەژی لە ناوە ترکیێکی هەنێکی ئۆپۆزیسیۆن بەحسەوەیت کێ دەسەڵات بەحسەوەیت کێ هەدەپە بەحسەوەی دکێ ینی ئەم ببێژن کورد ئالیگەرین بەتایبەتی ئالیگەرین پەکێکی بەفرەهی بەحسەوەی مژارەی دکەش بەرکو ئەگەر شتێک هەبە باندۆرەك هەبە ڕەنگە بە نەیمی بەر لەسەروان. باڵێ بێگومان. بەلێ بینەرن هێژا دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. فیلما روبن ئۆسلند یا رەخنەیی بە ناوێ سێگۆشەیە غەمگینیە ڕۆژە سێشەمێ هەفتێ و پێنجەمین فەستیڤاڵە فیلمان یا کانێدا خەڵاتە زێرین وەرگرت بۆ جارە دوویەمین ئۆسلاند یەک ژێ خەڵاتین هەری بێلندێن سینەمایê وەردەگرە. فەستیڤالê هەروەها ستێرکê کوریایî سۆنگ کانگ-هو خەڵات کرد ji bo rola wî di fîlma Broker ya derhênerê Japonî Hirokazu Koreîda ku behsa malbateke Koreayî ya ku ji bo zarokekî bêxwedî li malekê digere dike. Xelata lîstikvana herî baş ji bo Zar Emîr İbrahîmî çû ji bo rola wê ya rojnamevaniyê di fîlma Elî Abbasî ya Holy Spider da be wergirtina xelatê İbrahîmî got ku fîlm her tiştê ku nepêkaneye li Îranê were nîşandan nîşan dide. Festîvala îsal şerê li dijî Ukraynayê jî ji bîr nekir ku bû sedema protestoyên xalîçeya sor û diyalogekê li ser armanca sînemayê di dema şer de. ئەرشیفی دیجیتالی زانکۆ بە هەماهەنگی لەگەڵ مۆزەخانە و زانکۆکانی ئەرمینیا لە زانکۆی هەڵەبجە کرایەوە کا بڕیارە لە ڕێگەی توێژ و پارێزەر و دادوەران و خوێندکارانەوە کار لەسەر بە دۆکیومنتکردنی بەڵگەنامەکانی کیمیابارانی هەڵەبجە بکرێت. بە بڕیاری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئەرشیفی دیجیتاڵی جینۆسایدی هەڵەبجە وەک سەنتەرێکی تایبەتمان بۆ کۆکردنەوەی بەڵگەنامە و دۆکیومنتەکانی تایبەت بە کیمیابارانکردنی هەڵەبجە لە زانکۆی هەڵەبجە کرایەوە. لەو چوارچێوەیەشدا سەنتەرەکە لەگەڵ زانکۆکانی ئەرمینیا لێکتێگەیشتنی هەیە لەسەر چۆنیەتی کۆکردنەوە و پاراستنی بەڵگەنامەکان. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە 2015ەوە فەرمانی کردنەوەی سنتەری جینۆسایدی بە زانکۆی هەڵەبجە داوە، بەڵام لە ڕاستیە شاری هەڵەبجە و زانکۆی هەڵەبجە پێویستی بەوە هەیە کە ئەم سنتەرە زۆر داعم بکرێ بۆی بتوانێت سەرجەم ئەو بابەتانەی کە لەسەر کارەساتی کیمیابارانی هەڵەبجە و جێگەکانی کە هەیە کۆی بکاتەوە و بتوانێت بە شێوەیەکی زانستی مامەڵیان لەگەڵا بکە. ئێمە لە زانکۆی هەڵەبجە ئەمانەوێت سەرجەم ئەو داتە ئەو بابەتانەی کە پەیوەستن بە هەڵەبجە لە ڤیدۆ لە ڕسم لە مقابلە شخصی و کەسانی کە قوربانی و بینەری حەقیقی ڕووداوەکانی شانزەی سێبوون هەمووی کۆکەینەوە و لە وێبسایتێکی تایبەت بە زانکۆی هەڵەبجە هەمووی هەڵەگرین.
دادوەرێکی کەیسی دادگاییکردنی سەدام حوسێن سەرۆکی پێشووتری عێراق دەڵێ ئەم سەنتەرانە گرنگە لە زانکۆکاندا بکرێنەوە بە ئاراستەی پاراستن و کۆکردنەوەی بەڵگەنامەکان و مێژووی تاوانەکان پشتیوانی خۆشی بۆ هاوکاریکردنیان دەخاتە ڕوو. زانکۆ وەکو ناوەندێکی زانستی پێویستە زۆر گرنگی بدا بۆ بەڵگانەی کە لە دادگاکانە پێشکەشکراوە یا ئەوانەیشی پێشکەش نەکراوە مە پەیوەندی هەیە بە مێژووی میلەتێکەوە پەیوەندی هەیە بە مێژووی تاوانەوە بۆیە بەرز ڕاگرتن و بە زیندوو ڕاگرتن و خاوێن ڕاگرتن و هێڵانەوەی و هێشتنەوەی ئەو دیکۆمنتانە کە مامەستا بەکر ئەمڕۆ ئاماژەی پێدا لە پەناڵەکەی خۆیان و هەوڵی زۆری داوە کۆی بکاتەوە دەبێ زانکۆ هاوکاری بێت و ناوەندی تریش دەبێ هاوکار بن. ئەمە دووبارە دەڵێم گرنگە بۆ ناوەندە ئەکادیمیەکان بۆ ئەوانەی کە ڕیسێرچیان هەیە بۆ ئەو تەلەبانەی کە ئەخوێنن و بۆ دوا ڕۆژیش ئەم بابەتە ئەمێنێتەوە بۆی ئەو تاوانانەی کە کراوە دووبارە نەبێتەوە. پارێزەرێک کە لە ماوەی ڕابردوودا زۆرترین بەڵگە و دۆکومنتەکانی تایبەت بە هەڵەبجە و ئەنفالی کۆکردووەتەوە لە کەیسی بە دادگایی گەیاندنی سەرکردەکانی حیزبی بەعەس لە دادگادا پێشکەشی کردوون دەڵێت زانکۆ شوێنی سروشتی ئەم بەڵگەنامانەیە و پێویستە لێرە کۆ بکرێنەوە. یعنی من پێم وایە ئەم سەنتەرە شوێنی سروشتی هەڵگرتنی ئەرشیفەیە، شوێنی ڕێکخستنەوە و تەرتیبکردن و ڕیزبەندیکردن و کۆبەندکردنی ئەو ئەرشیفەیە لە ڕاستە پێچکو ئێستا ئەو بەڵگانی کە پێوەندی بە قەزی هەڵەبجە و بە قەزی ئەنفال و بە دۆسیەکانی کورد و کوردستانەوە هەیە پەش و بڵاون لە هەندێک دەستگایان لە ڕاستی شوێن تەبیعیەوان ئەو دەستگایان شوێن تەبیعی ێرێ زانکۆ چکە خەڵکێکی داریز خەڵکێکی باحث خەڵکێکی توێژەر یە لە سیر ئەم بەڵگانەکە لەبەرەوە سروشتێکە لێرە بێ بۆ من لە ڕاستی پشتیوانێکی گەورە ئەم بۆی ئەم بەڵگانە بێ لێرە کۆی بکەینەوە بوویکەوە هەر کاتێک کەسێک ئێوە دیراسی لەسەر مۆزۆکی جێنۆسایدێکی بەشێک لە بەشەکانی ئازارەکانی کوردکە بێتە زانکۆ لە زانکۆ لە شوێنی تەبیعی خۆی ئەو دیراسانە بکەم بۆیە پشتیوانی لەوە دەکەم و هاوکارێکی زۆر باشم بوویکەوە سەرجەم هەموو بەڵگەکانی هەڵەبجە بە شایەتی بە بەڵگە نووسراوەکانی بە قورسە ڤیدیۆیەکانی بە هەموو شتەکانی لەناو ئەرشیفای لێرە هەڵبژێنێ و ئینشاڵڵا سەرکەوتوو مۆفقشەون هاوکارێکی باشتر بێت. لە ماوەی ڕابردوودا و لەسەر بنەمای بەڵگە و دۆکومنتەکان زیاتر لە 20 کۆمپانیا و کەسایەتی لەسەر ئاستی جیهان ئێستا لەلایەن گروپی دادوەرانی کوردستان و ژمارەیەک پارێزەری ئەمریکیەوە دراونەتە دادگا و چەندین دانیشتنی تایبەتیش لەو ڕۆوە لەسەر کەیسەکانیان بەڕێوە چووە. ئێستاش هەوڵەکان بەردەوامن باڕاستی ئەوەی هەموو ئەو بەڵگانی کە ماون و تا ئێستا کۆ نەکراونەتەوە لە چوارچێوەی سەنتەرەکەدا کۆ بکرێنەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. جێدەما کۆشەرê ئەتیۆپیایê bi serhilderên Tigrayî re di mijdara 2020 de derket destdirêjî ji hêla her du aliyan ve jî wekû çekekê tê bikaranîn dengê Amerîka bi 14 jinan re li herêma Bakurê Amhara hevpeyvîn kirin ku dibêjin ew ji aliyê çekdarên Tigrayî ve rastî destdirêjiyên seksiyên hovane hatine û di encamê de ji aliyê civakên xwe ve hatine dûrxistin. بەرزاییەکانی ئەتیۆپیا لە وەتای کۆتایی هاتنی شەڕی نێوخۆیی لەو ناوچەیەدا تا ڕادێکی زۆر ئارام دەنوێنن. بەڵام لە پشت ئەم ئارامی ڕووکەشەدا ئازار و ڕەنجێکی قوڵ هەیە و ژنانی ئەو وڵاتە چیرۆکی دەستدرێژیکردنە سەریان لەلایەن هێزە داگیرکەرەکانەوە لەگەڵ بەرەی ڕزگاری خوازی گەلی تیگرای لە نێوان مانگی 8ەوە تا مانگی 11 ساڵی ڕابردوو دەگەڕنەوە. دەنگی ئەمریکا لەگەڵ 14 ژن لە شارۆچکەکانی مێرسا و وێڵیدیا و گەشینا و گوندەکانی نزیک لە شارۆچکەی لاڵی بیڵا قسەی کردووە و ئەوان داوایان لە دەنگی ئەمریکا کردووە بەهۆی نیگەرانی ئەمنیەوە شوناسیان ئاشکرا نەبێت. یەکێک لە ڕزگاربووەکانی ئەو دەستدرێژیە تەمەنی 70 ساڵە. داوای لێکردم بچم لەگەڵی بخەوم منیش لێی پاڕامەوە ئەوە نەکات ئاخر بۆچی دەتەوێت وا بکەین پێم گوت تۆ گەنجیت من تەمەنم بە ئەندازەی دایکتا. دایکی 6 منداڵ دەڵێ چەکدارەکان چەند ڕۆژ ئەویان لای خۆیان هێشتوتەوە.
یەکێک لەو نۆزدە سەربازەی دەستدرێژی سێکسیان کردە سرم هاتە ماڵەکەم کێشای بە کەمەرماوە دەستەکانمی لە پشتەوە بەستەوە یەکێکیان لەوێ لە ماڵەکەی خۆمدا دەستدرێژی کردە سرم پاشان منیان بر لەگەڵ خۆیاندا بۆ ماوەی هەفتەیەک بەبێ خۆراک منیان هێشتەوە و ڕۆژانەش دەستدرێژیان دەکردە. پەرستارێکی نەخۆشخانەی شاری وێڵدیا دەڵێ چارەسەری دەیانژنی کردووە کە گوایە لە ماوەی داگیرکاریەکەدا لەلایەن هێزەکانی تیگرەیەوە دەستدرێژیان کراوەتە سەر. راپۆرتێکی ئەم ساڵ لەلایەن ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتیەوە دەڵێ بەڵگەیان دەستکەوتووە لە دەستدرێژیکردن لە ناوچەکانی دیکەی ئەمهارا و پێدەچێ بەشێک لە دەستدرێژیەکانیش تۆڵەی ئەو دەستدرێژیە بە کۆمەڵانە بێ کە لەلایەن هێزەکانی ئەمهارا لە تێگرای ئەنجام دراون کە لەلایەن گروپەکانی داکۆکیکار لە مافی مرۆڤ بە شێوەیەکی بەرفراوان راپۆرتیان لەسەر کراوە. ئێمە ئەمە دەکەین چونکە هێزەکانی ئێوە لە ئەمهارا یان هێزی بەرگری نیشتمانی ئەتیۆپیا ئەمەیان لەگەڵ ژن و دایک و خوشکمان کردووە ئەوە پاساو نییە بۆ ئەو کارە. نوێنەرێکی حکوومەتی تیگرای سەبارەت بە راپۆرتەکانی دەستدرێژیکردن لەلایەن هێزەکانی تیگرای بۆ دەنگی ئەمریکا دەدوێت. لە ڕاستیدا یەکێک لە سیفەتە ناوازەکانی سوپای تیگرەی پاراستنی خەڵکی مەدەنیە بەڵام لەگەڵەوەشدا حکوومەتی تیگرەی پێشنیاری لێکۆڵینەوەیکی سربەخۆی کردووە بۆ هەموو ئەو درڕندەکاریانەی کە ئەنجام دراون. گروپەکانی مافی مرۆڤ لەوانەش ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی و ڕێکخراوی چاودێری مافی مرۆڤ ڕایانگەیاندووە کە لە هەردوو ناوچەی ئەمهارا و تێگرای تاوانەکانی دەستدرێژیان ئاشکرا کردووە کە هەردوو لا ئەنجامیان داوە. ئەم کچە تەمەن 21 ساڵە دەڵێ دەستگیرانەکەی دوای ئەوەی دەستدرێژی کراوەتە سەر دەستگیرانداریەتەکەی هەڵوەشاندوەتەوە. ئەوان لە پێش و پاشەوە بە کۆمەڵ دەستدرێژیان کردە سرم بە شێوەیە کە لە تاو ئازاردانم دەتوانێت لەسەر توالێتدا بنیشم. ئەم کچە جیا لە ئازاری دەستدرێژی ڕوبەڕووی ئازاری کۆمەڵگەشە و لە ئیستادا لەلایەن کۆمەڵگەکەیەوە دوور خراوەتەوە و لەگەڵ مامۆستای پێشوی قوتابخانەکەی دەژیت. ڕۆشتووە. بەڵێ هیرۆ ئەمێن ها بچن جەم ئەس بێژم باوەڕ دکم هەفکاری هاوکارمان دەخیل وەکو بەرنامەکە ئاماژەمان پێکرد کە ئێستا لە سویدا دەبێژم ئەمێ دەوێت دەربارەی دەژی بەحسا مژارە تەفلیبوونا ناتۆ ئەوەیە تەفلیبوونا ناتێژ ئاری فنلەندا و سوێدەدا بکەن کۆ براسیژی بووە مژارەکە گەرم ینی مژارە تەفلیبوونا سوێد و فنلەندایە بۆ ناتۆ هێنجی دێڕۆژەڤێدایە و گفتوگوێن وان هەردوو وڵاتان بەردەوامن بە ترکیێرا و هین ئەندامتیا وان نەپەژراندنیە بە بەهانەیە و ئەو پشتگیریە تەرۆرێ دیکن. vêkêjî bêguman gelek reaksiyon bixwe girtine çi ji aliyê welatên NATOyê û çi jî aliyê xelkê Swîd û Finlandayê ve. Ji bo ronîkirin û şîrovekirina vê mijarê niha hevkarê me dexîlê şemo ji Stockholmê bi me raye. Dem baş dexîl hesab neket tu ji li Swêdê çûyîna Swêdê tê xwe ji me rizgar bikî em her li dû tene. نەوەهەیە هیرۆ بەڵێ خۆشحاڵم دەخی لای منیشەوە سڵاوت لێ بێت دەخیل دەمەوێت بەم پرسیارە دەست پێ بکەم دەزانم خۆپشاندانێک بەڕێوە چوو بوو لە دوێنێ دەکرێت پێمان بڵێ ئەو خۆپشاندانە چۆن بوو دەخیل بەداخەوە گوێمان لە دەنگی تۆ نییە دیارە پرسیارێکە دەنگ هەیە بەڵێ لەوە چێ کێشەیەکی دەنگ هەبێ گوێمان لە دەنگی هاوکارمان دەخیل نییە هیوادارم بتوانن ئەو کێشەیە چارەسەر بکرێت مە هەوڵدا و ئەم گەلێک جاران پەیوەندی پێرە بکە نزان پرسکرێکێک ئەڤڕۆ بە دەخیل ڕهەیە ڕاستیژی مژارشی گرینگەش بەروێژی ئەم بەڕاستیژی مەتخۆست گەل نابێژ بەر مژارێکە گەلێکی گرینگە یا ڕۆژەڤەیە و خەڵک لە گەلێک جیهان بەحسەوەیەکێ دەکەن ئایەوەی سبەرۆجا پەیوەندیان ترکی و وڵاتان بەڵێ هەروەکو پێشتر کە لەگەڵ دەخیلە قسەمان کرد ساڵح یعنی ئاماژەی بۆ کرد کە هەوڵ دەدات لەگەڵ ئەندامانی پەرلەمان لەگەڵ کۆمەڵگەی کوردی لەوێ ڕاوبۆچوونی سویدەکان و کوردەکان لەم بارەیەوە وەربگرێت بەێ ڕاستە و ینی گەلێک بەحسەوەیەکێ دەکەن ئەگەر ترکیە وان ئەم ببێژن داخوازین تەبلیبوونا ناتۆیژ ئالیە وان هەردوو وڵاتان و نەپەژرینە وی ئەندامین دنێ ناتۆی چ ببێژن ینی ئەمریکایە وڵاتین دنن زانی ئەو ئەندامین دن وی بەرسەواوان چ بە ژ بەر بەڵام هەتا ئێستا ینی تەنها ئەم با بڵین ئەم ئەمریکا
وتراوە کە پشتگیری ناکات تەنها تورکیا بووە کە پشتگیری ئەم دوو وڵاتە نەکا بچنە ناو هاوپەیمانێتی ناتۆ کە هەردوو ئەو دوو وڵاتە ینی بۆ ماوەیەکی زۆرە خۆیان پاراستووە کە ببن بە هیچ ئەندامێک لە هاوپەیمانێتیکی چەکداریدا. ترکیەژیش بلی مەسەلا کۆ ینی ئەم دەبێژن ئەف هەردوو وڵات پشتگیریە تەرۆرێ دکن و ئالیگەرێن گولان و ئالیگەرێن پارتی کارکەرین کوردستان ڤەدحەوینن ئەو سویدە 2019دا هەنێک جەزاین ئابووری لە دژی ترکیە سەپا دەبوون دەربارەی دەرباسبوونە ترکیە بۆ سوورێدا ئەو ژی مژارێکە کونها ترکیت خوازە وا جەزان ژیراکە ینی وەکو دەبێژێت لە ترکیرە بال بێ دەری هاتیێت خوازێ هەموو پرسکرێکی بەڵێ لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا کاتێکی تر و هیوای کاتێکی خۆشتان بۆ خوازین لەگەڵماندا بن. هەر شاد و بەختەوەربن. کاتێکی خۆش.